بینەرانی بەڕێزی یوتیوب لە حەڵقەی هەفتەمی بەرنامەی مێژووی کورد و کوردستان بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە و لە بەرنامەیەکی نوێ. هێشتا لە شاری یەزد دەرنەچووینە، چونکە یەزد مێژووەکە و شاری سەیر و سەمەرەیە و کوردەکان ژیانێکی 20 ساڵانەیان تێدا بەسەر بردووە. تا ئێستا ژمارەیەک کورد تێدا هەیە لەوانەیە 30 ماڵ تێیدا مابیت. کە دەڵێن یەزد شاری سەیر و سەمەرەیە، ئەوەی من لە یەزد بینیم ئەدیانی جۆرا و جۆر، ئیسلامی شیعە و هەروەها جوولەکە، زەردەشتی، مەسیحی و بەهایی. بەهاییەکان بێگومان لە سەردەمی شای ئێران ئازادانە ئیشی خۆیان دەکرد. ئەگەر بێت و سەیری مێژووی بەهاییەکان بکەین، کەمتر لە 200 ساڵ پێش 1844 کابرایەک کە لە شیراز بووە بە ناوی محەممەد عەلی شیرازی بە باب مەشهور دەبیت، دەوڵەمەندێکی تارانی بووە لە شیراز نیشتەجێ دەبیت. ئەو مرۆڤە بازرگان بووە، هاتوچۆی ئەستەمبۆل و عێراق و مەسر و زۆر شوێنی کردووە. لەسەر ڕووباری دیجلە شیعەیەکی شێخە دەبینیت. ئەلێرەوە فکری دروستبوونی دینێکی بۆ دروست دەبیت. دێتەوە شیراز، ئیعلام دەکات من نوێنەری ئیمامی زەمانم. بێگومان خەڵکێک بڕوای پێ ناکەن تۆ شتێکی نوێ باز بکەی و خەڵک خاوەن عەقیدەیەکی کۆن بن کە ڕیشەیەکی لە مێشکی ئەو خەڵکە دوان دەبێت، زەحمەتە تەقەبولی بیرروباوەڕێکی دیکە. بۆیە ئازاریان دەدا، کێشەیان بۆ دروست دەکرد. دواتر ئیعلامی کرد ئەمن ئیمامی زەمانم. هەم دیسا کێشەیان بۆ دروست کرد. پاشان ئیعلامی دینی نوێی خۆی کرد بە ناوی بابیە و تەعالیمی خۆی دیار کرد. بابیە کێشە بۆی دروست کرا، هێنایان بە شێوەیەکی فەجیع کوشتیان. بەڵام لە دوای ئەو شاگردێکی هەبوو بە ناوی عەلی حوسێن. عەلی حوسێن کە خۆی بە بەهاءوڵڵاه مەشهور دەبیت، ئەوە لەسەر ڕێڕەوی بابیە بەهائیەت دروست دەکات و دەست بە پرۆگرامەکانی خۆی دەکا. بابیە بەهاءوڵڵاه سەرەتا کێشەی لەگەل ئەمیر کەبیر دەبیت، کێشەی لەگەل پاشایەکانی قاجار بە تایبەت ناسرەدین شا دەبیت. ئەوانە کێشەی زۆریان بۆ دروست دەبیت. بەهاءوڵڵاه ناچار دەبیت هەلبێت، بێتە کوردستانی باشوور. لە کوردستانی باشوور لە مەنتەقەی ناوزەنگ کوردەکان پەنای دەدەن. دواتر عوسمانیەکان لە شوێنێک دەیگرن و زیندانی دەکەن، دەیبەن لە عەکا زیندان دەبیت جارێکی دیکەوە، لەوێ بە شێوەیەک لە شێوەکان دەیکوژن و هەندێک دەلێن گیانی خۆی لە دەست دەدا. ئێستاش گۆڕەکەی لە ئەسرائیلە. هەروەها یەکەم ئافرەت کە پەیوەندی بەو ئاینە دەکات بە ناوی فاتیمە، کە بە تاهیرە یان دوڕەت العین ناو دەبرێت. ئافرەتێکی جوان دەبیت. تونترین هێرش لە سەردەمی ناسرەدین شا دەکرێتە سەر
بەهائیەکان و زۆریان دەکوژرێت. تاهیرە دوڕەت العین ئەو ناچار دەبیت هەلبێت بێتە کەربەلا، طبعاً لە ڕێگای کوردستانەوە دەڕواتە کەربەلا. من ئەوەی دەبینم لە هەموو ژیانی ئێمەی کورد کاتی کەسێک پەنای بۆمان هێناوە هاوکاریمان کردووە. ئەو هاوکاریکردنەی کورد لەگەڵ خەڵکێکی دیکە خۆ کوردەکان ئەو کاتە نە بەهایی بوون نە شتێکیان لە بەهاییەت دەزانی، بەڵام هاوکاری بەهاییەکانیان دەکرد کە بڕۆنە کەربەلایان بڕۆنە شوێنێکی دیکە. نیشانەی ئەوەیە کورد باوەڕی بە پێگۆژیانی ئاینی هەبووە، باوەڕی بە مرۆڤایەتی هەبووە. بۆیە ئەو تاهیرە یعنی خاوێن دەڕواتە کەربەلا، لەوێ شێخیەکان هاوکاری دەکەن لە ناو فەرقەی تەشەیوع گروپەکەیە بە ناوی شێخیە، ئەوە هاوکاری دەکەن و لەوێ دەمینێت و لەوێ تەعالیمی بەهاییەت زیاتر فێر دەبیت. و دواتر لە یەزد من ئەوانەم بینی بەڕاستی لە شاری یەزد من بەهایی زۆرم بینی و یەک لە بەهاییەکان مامۆستای من بوو بە ناوی بابەکان. بابەکان نمونەی ئەخلاق، کەرامەت، خاوێنی مرۆڤایەتی بوو. سەرەڕای ئەوەی کە من منداڵ بووم و پۆلی پێنجەمی سەرەتایی بووم، هەر ڕۆژێک لە ڕۆژان باسی دینی لە بۆ من نەکرد. من لە خەڵکم بیست کە ئەوە بەهائیە، خۆی لە قوتابخانە هیچ پرۆپاگەندەیەکی بۆ دینی بەهائی نەدەکرد، بەڵام تەسەڕوفەکەی یعنی تەسەڕوفێکی جوان بوو، چونکە یەکێک لە تەعالیمی بەهاءوڵڵا ئەوەیە بەهایی ئەو کەسە نییە بە زمان بلێت من بەهائیم، بەهایی ئەو کەسەیە کە لە عەمەلدا عەمەلێکی جوان و مرۆڤانەی هەبیت. ئەوانە لە یەزد چەندین ئەنجومەنی جۆرا و جۆریان هەبوو، کاری خۆیان بە ئازادی دەکرد، پەرتووکیان بەلاو دەکردەوە، گۆڤار و ڕۆژنامەیان بەلاو دەکردەوە و ئەقەلیەیەک بوون کە بەڕاستی ئازاریان بە کەس نەدەگەیشت، کەسیش ئەوانی ئازار نەدەدا سەردەمی شائیران. بەڵام ئەوەی من دەمبینی مەزهەبی تەشەیوع تەعاملی لەگەلیان نەدەکرد، معاملەی لەگەلیان نەدەکرد، دۆقەی لەگەلیان نەدەکرد و بە مرۆڤی پیس دەناسران. عەباس وەیدا سەرۆک وەزیرانی شای ئیران خۆیشی دیعایەی ئەوەی لەسەر هەبوو کە بەهائیە و هەندێک لە وەزیرەکانی شا بە هەمان شێوە بە بەهائیەت ناو دەبران. مهم ئەوانە دینەکەن، پێویست بوو ئازادیان هەبا. لە دوای شۆڕەشی ئیسلامی ئێران ئەبولحەسەنی بەنی سەدر گوتی ئێمە پرۆژەیەکمان نووسی کە بەهائیەت لە ئیران ئازاد بیت و بە ئازادی کاری خۆیان بکەن وەکو شۆرای ئینقیلابی ئیسلامی ئێران. بۆ ئیمام خومەینیمان نارد، ئیمام خومەینی ڕەفزی کردەوە و ئیمام خومەینی گوتی بەهائیەکان خۆیان دین نییە، بەلکو حیزبەکە، حیزبێکی سیاسیە، بریتانیا دروستی کردیە و ئەوانە جاسووسی بریتانیانە و ئێمە تەقەبولی جاسووسی بریتانیا لە ناو ئێران ناکەین. بۆیە دەست بە گرتنیان کرا و زۆریان هەلاتن بەرەو دەرەوەی ئیران و ئێستا لە سەراسەری دنیا ژمارەیان 8 تا 12 مەلیۆن دەبیت بەپێی ئەو ئامارانەی کە بەلاو دەکرێتەوە. و من لە سوسیال میدیا هەندێکیان طبعاً برادەری منن، گازندەی زۆریان لە سەردەمی ئەمیر کەبیر هەیە، هەرچەندە ئەمیر کەبیر کابرایەکی متەرەقی بووە بەڵام زۆر دژایەتی ئەوانەی کردووە، بە تایبەت دوای ئەوەی فاتیمە تاهیرەت قوڕەت العین زەواجی لەگەڵ ناکە زیاتر هێرشیان دەکاتە سەر بەپێی ئەو مەزدەرەی کە لە مێژوودا بڵاو کرایتەوە. لە یەزد گۆڕستانێکیان هەیە بە ناوی گۆڕستانی گولستان. ئیتر دوای
شۆڕشی ئیسلامی ئیران تا ئێستش تەعامل لەگەڵیان ناکرێت. ئەوانەی مانەش خۆیان دەڵێن ئێمە لە عەزاب داینە چونکە بە ئازادی ئیشەکانمان ناکەین، بۆیە زۆری نەیان دەڕۆنیان، هەندێکیان دەبنە شیعایان، هەندێکیان لە دلەوە بەهائینە. ئەوەی کە زۆر هەروەها ئیحتیمامیان دەداتێت لە ئیران ئێستا کچەکەی هاشمی ڕەفسنجانی، فائیزەی هاشمی ڕەفسنجانیە، سەردانیان دەکات، تەعاملیان لەگەڵ دەکات، ئەگەر زیندانیەکیان هەبی سەردانی زیندانیەکە دەکات، ئەگەر نەخۆشێکیان هەبی سەردانی نەخۆشەکە دەکات. ئەو دەلێت ئەوە قانونی دین نییە کە تۆ تەعاملیان لەگەڵ نەکەی، ئەوانەش ئینسانن و خوا خەڵقیانی کردیە و مرۆڤی پاکن. ئەوەی من بینیم ئەوە بوو مامۆستایەکەی ئێمە بەخۆی و هاوسەرەکەی خاتون بەهرۆزی نمونەیەکی باشی ئینسانی من لێیان بینی کە هاوکاری قوتابیانیان دەکرد، قوتابیانیان پەروەردە دەکرد و بەنسبەت منیش وەکو باوکو دایکێک بن کە ئەو کاتە من مناڵ بووم. ئێستا لە هەرێمی کوردستانیش کە هەشت ئاین بە خۆشحالیەوە مۆلەتی یاساییان هەیە، یەکێک لەو ئاینانە ئاینی بەهائیە. بەهائیەت ئاینێکە بەڕاستی توانیویەتی ببێتە ئاینێکی جیهانی گەورە، لەبەر ئەوە ئێستا زۆربەی زانکۆیەکانی جیهان خەڵکێک هەیە لەسەر ئاینی بەهایی دکتۆرا وەردەگریت، ماستەر وەردەگریت و ئیشی لەسەر دەکات، چونکە بۆ لێکۆلینەوە دینەکە دینێکی بەرفرەیە. مەسەلە تەنیا بەهایی نییە لە یەزد، ئەوەی من لە یەزدم بینی جگە لە بەهائیەت کەنیسە هەیە کەواتە مەسیحی هەیە، کەنیشت هەیە کەواتە یەهودی هەیە و پێشان 800 مالی یەهودی لە شاری یەزد بوونە، ئیشی توجاری گەورەیان کردیە. بەڵام دوای شۆڕشی ئیسلامی ئێران وردە ورداوانش ڕۆیشتنەوە. ئێستا من بەفێی ئەو لێکۆلینەوەی کە کردومە 5 مالی جوولەکە ماون و کەنیشتەکەشیان مایە، بەڵام ئەو 5 مالە ناتوانن یعنی نوێژی بە جەماعەت بکەن، تەنیا نوێژی فەردی دێن لەو کەنیشتە بکەن. ئەو کەنیشتە ناوی مالی ئاغایە. کەنیسەکانیش چەندین کەنیسە لە شاری یەزد دەبینرێت و مزگەوتی زۆریش لە شاری یەزددا هەیە. گرنگترین مزگەوت کە ئێمەی کوردەکان لەوێ ڕێوڕەسمی سیاسی خۆمان دەکرد، ڕێوڕەسمی ئاینی خۆمان دەکرد، مزگەوتی حەزیرەی ئایەتوڵڵا سەدوقی بوو. خۆی باوڵا کە دێتە عێراق، لە عێراق لە شاری بەغدا دەتوانیت کاریگەری هەبیت 500 لایەنگیر لە بۆ خۆی پەیدا بکات بەر لەوەی بڕوات لە بۆ شوێنەکانی دیکە. ئێستا لە عێراق حەزرەتی ئایەتوڵڵا سیستانیش ئەو ئاینەی بە نەجس و قەدەغا لە ناحیەی دینی ئیعلام کردووە، بەڵام نەمبیستووە مەلایەکی کورد، عالمێکی کورد ئەو ئاینە بە نەجس لە قەلەم بدات. بە پێچەوانەوە من بینیومە لە هەولێر هەرێمی کوردستان تەعاملی مرۆڤی ئاینی لەگەلیان، تەعاملی مرۆڤی سیاسی لەگەلیان، تەعاملی ئەوان لەگەل خەڵکی دیکە. ئەو بەهایانەی کە لە هەرێمی کوردستانن کوردن و بە زمانی کوردی قسە دەکەن دەینە سەر یەزد، یعنی کەواتە شاری سەیر و سەمەرەکان، دینی جۆرا و جۆر، شوێنەواری جۆرا و جۆر، خەلکی جۆرا و جۆر بە یەزد تێپەڕیا بە درێژایی مێژووی یەزد هەر لە سەردەمی مادەکان و تێپەڕینی ئیسکەندەری مەقدۆنی بە ناوشاری یەزد و دروستکردنی زیندانی ئیسکەندەر. ئەوەی من لە شاری یەزد بینیم و فێر بووم، هەرچەندە لێکۆلینەوە نەدەکرد ئەو کاتە،
کاری من لێ کۆلینەوە نەبوو، بەڵام باوەڕ بکە یەست بە تەنیا شارێکە لە وڵاتێک دەچیت، تۆ وەرە لەسەر ئاگردانەکەی زەردەشتیەکان لێکۆلینەوە بکە، لەسەر مزگەوتەکان لێکۆلینەوە بکە، لەسەر کەنیشت و کەنیسەکان لێکۆلینەوە بکە، دەتوانی بلێی ئەوە شوێنێکی گرنگی مێژووی جیهانە. و ئێستا شارەکە زیاتر لە هەموو شارەکانی ئیران خەلکی ئەوە هاتوچۆی دەکا، خەلکی بیانی سەردانی دەکات لەبەر شوێنەوارە مێژوویەکانیتی. بینەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی ئەم حەڵقەی مێژووی کورد و کوردستان. تا حەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین. هیوادارم ئەو حەڵقە و حەڵقەکانی ڕابردوو سوودبەخش بێت و خۆمان ئامادە دەکەین کە حەڵقەی داهاتووش سوودبەخشتر بێت. بەخوای گەورەتان دەسپێرم.